سڵاو کاتەو باش بەداوای لێبوردن ماوەی کە نەمتوانیەوە ڤیددیۆکان دانێم لەبەر ئەو شەڕی تورکیا و هێرشەکانی بۆ ڕۆژاوای کوردستان. دەزانم هەموو ماوەی کورد ئەو ماوەی بە جۆرێک لە جۆرەکان خەمۆچی و ئاژاوە و نیگەرانی و دڵەڕاوچەی تێدا بووە. ئەمیش یەکێک لەو کەسانە بوو. بەڕاستی نەم دەتوانی ڤیددیۆکان دانێم لەباری دەرونی و ڕۆحیەوە و ئامادەیم نەبوو. ئەوڕۆ هەوڵمدا دەست پێ بکەمەوە. هیوادارم بەرەو ئاقارێکی باش بچێت شتەکان، ئەگەرچی تا ئێستا ناخۆش بوونە. شتێکی کە زۆر گرنگ بوو بۆ منەوە بوو، پێم خۆش نێ باسەکە بێتە سیاسیش، بەڵام تورکیایەکی کە ساڵانێکی زۆرە بە بەخۆشی بەڕوویەکی خۆش ڕوومان پێنیشان دەدا، دەگەڵمان دۆستن، خەڵک دەچێشتن پێدەفرۆشن، پشتیوانی لێ دەکەنەوانە، لە ڕۆژی خۆیدا دوژمن ئەوایە لە یەک شەو ڕۆژدا دوژمنایەتی خۆی دەرخست و بوو بە دڕندەیەک کە زۆر لە داعشی، زۆر لە حکوومەتە تیرۆریستەکانی دنیاە پیستر بوو. ئەوە نیشانەیە ئەوەیە دوژمن هەر دوژمنە، دوژمن یەک ڕۆژیش بێ دوژمنایەتی خۆی دەکا. بۆیە دەبێ بەڕاستی ئێمەی کورد پێکەوە دۆست بین، پێکەوە برابین، بۆ بزانین دوژمنانمان چەندە پیسن. ئێستا دەزانم دڵنیام ئێرانێک کە بەزاهیر خەڵکی کوردی ئێرانێ لە ئاسوودەیدا دەژین، بەزاهیر کێشەیان نییە، بەزاهیر هەموو شتێک باشە، بەزاهیر ناچەوسێندرێنەوە، بەڵام دەزانم ڕۆژێکدا بێ ئاڵۆزێک لە کوردستانی بێتە پێش و خەڵکی کورد بە ئاشکرا داوای مافی خۆی بکە، جا ئەو کاتی دەزانی نەتەوەی فارس و حکوومەتی ئێرانێ چەندە پیسن دەگەڵێمە، چەندە دوژمن. بە هەر حاڵ ئەوڕۆ باسیەوەی دەکەین کە ئەمن دەڵێم ئەمن خەڵکی کوێم، زمانم چییە و کوێندەریم، یان وەکو بڵین ئەمن دەڵێم ئەمن هەولێریم، یان ئەمن کوردستانیم، یان ئەمن عێراقیم، یان ئەمن ژاپۆنیم، بە زمانی ژاپۆنی قسە دەکەم، خەڵکی وێم یان لەوێ ڕاهاتوم. هەمووی ئەوانە جودانە، ینی هەمووی ئەو هیچێک لەوانە وەک یەک نین. ستا بۆینە لە زمانی خۆمانڕا دەست پێ دەکەین. ئەمە کوردین، کورد، ئەمە کوردین و زمانەکەمان کوردیە. کوردیە نەتەوەمان، ئەمە نەتەوەمان کوردە، نەتەوەیمان کوردە، زمانەکەمان کوردیە، وڵاتەکەشمان کوردستانە. وڵاتەکەمان کوردستانە. ئەمن ئەگەر بڵم ئەمن کوردم، یعنی نەتەوەم کوردە، دەڵێن مینە ئۆڵێن کوردی لاینێن. ئۆڵێن یعنی ئەمن هەم، ئەمن ئەو شتەم، جا چ شتێک دەبێ بە دوێی دادێ، ئەمن ئەوەم کوردی لاینێن. کورد نەتەوەکەمانە. لە ئەساسدا ئەو لاینێنەوە پێوە زیاد دەبێ، بەڵام لەبەرەوەی کە خۆش نییە ئەلێرە ڕاوەستی، هیچ پیتێکی دەنگدار لە بینی ئەو کورد و ئەو لاینێنەیدا نییە، خۆت بە خۆت ئۆتۆماتیک دەبێ پیتێکی دەنگدار بێتە ئەو نێوەی. یعنی خۆ ئەسلدا دەی بڵێ ئەمن بڵێ ئەمن مینە ئۆڵێن کورد لاینێن، بەڵام ئۆتۆماتیک ئەو پیتە دێتە ئێرە خۆشترە، ئەداکردنی خۆشترە، تەلەفوز و گۆکردنی خۆشترە. مینە ئۆڵێن کوردی لاینێن، مینە ئۆڵێن کوردی لاینێن، یان مینەیەکەش دەتوانین نەڵێ هەر ئۆڵێن، یعنی ئەمن هەم، چون ئەو نێیە بە مانای مینەش دێ، ئۆڵێن کوردی لاینێن. یا دەتوانی بڵێ ئەیانی من کوردم، دەتوانی بڵێ ئۆڵێن کوردستانی لاینێن، ینی ئەمن
دیسان ئەمن خەڵکی کوردستانیم لە کوردستانەوە هاتووم و دەشتوانی بڵێ ئەمن ئیوێم ئەمە بە کوردیەکەی لە لای مە دەپرسن ئیکوێی دەڵێ ئەم ئی هەولێرم ئی سلێمانیم ئی بۆکانم ئی مەهابادم دەڵێ ئەو فینلاندی ئەوان هەیە ئیکوێی دەڵێ ئەمن ئەگە بتەوێ بڵێ ئیکوێی دەبێ ئەو ئەستی پێوە زیادکەی ئەو یعنی ئی ئەو شوێنە ئۆڵێن